لە ساڵی 2017 64 کەس کوژرا بوو، بەڵام لە 2018 44 کەس کوژراوە. ئەگە بین بەراوردێک بکەین کەمکردنەوەیەکی بەرچاوی بەخۆ دیوە لە بەڕێبەرایەتی پۆلیسی هەولێر لە تاوانەکانی کوشتن بە بەراورد لەگەڵ 2017. کۆی گشتی ئەو حاڵەتانێک کە خۆکوشتنی تێدا ئەنجام درراوە 34 حاڵەت بووە و خۆکوشتنی پیا و 24 حاڵەت بووە و خۆکوشتنی ئافرەت 10 حاڵەت بووە. ئەگە بین بەراورد دەکەین لەو حاڵەتە خۆکوشتنی پیا و زیاترە. بەڵام لە کەیسەکانی خۆسوتاندن لە 2018 کۆی گشتی کە 22 حاڵەت بووە، پیا و 6 حاڵەت تۆمارکراوە لە خۆستانی پیا و بەڵام 16 حاڵەت تۆمارکراوە لە خۆستانی ئافرەت. ئەگە بێ و بەراوردێکیش بکەیت لە نێوان پیا و ئافرەت، حاڵەتی خۆستاندن لە ئافرەتان زیاتر بەدی دەکرێتن نەوەک لە پیاوە. کەیسەکانی خۆستاندنی ئافرەت ئێمە زیاتر لەبەرەوەی حاڵەتەکان ئافرەت زیاتر بەکار ئەنجامی دەدەن، بەراوردێک بکەین لە ساڵی 2017 لەگەڵ 2018. لە 2017 28 حاڵەت تۆمارکرا بوو، بەڵام لە 2018 تەنها 16 حاڵەت تۆمارکراوە، 16 ئافرەت خۆستاندەوە. ئەمەش ڕێژەیەکی بەرچاو دابەزینی بەخۆبینیوە ئەو حاڵەتەش. کەیسەکانی دزیکردن لە 2018 کۆی گشتی 819 کە حاڵەتی دزیکردن هەبووە، کە ئەوانەی کە زۆر گرینگە و لێکۆڵینەوەی جدی لەسەر کراوە 198 کەیس بووە و دزینی ئۆتۆمبیل 79 کەیس بووە.